پرسی سەروەربوونی یاسا لە هەرێمی کوردستان ئەگەر تا ئێستا گومانی لەسەر بوو بێت لە ئێستا بەدواوە زۆرنەی یاساناسان و شەقامی کوردیش گەیشتونەتە ئەو باوەڕەی یاسا سەروەر نییە و هەر کاتێک دەسەڵاتداران بیانەوێت بۆ بەرژەوەندی خۆیان بەکاری دەهێنن بە بڕوای یاساناسان لە ئێستادا مامەڵەکردنی دەستگا دادوەریەکان لە هەرێمی کوردستان بە سیاسی کراوە. دڵنیاییەوە هەموو تاچێکی کوردی تەنانەت ڕێکخرا و نێودەوڵەتیەکانی و شەقامی کوردیش هەموو ڕاستێزان کەم مامەڵەکردنی دەستگا دادوەریەکان لەگەڵ ئەو پرسانە هەمووی بە سیاسی کراوە. ڕاپرسیە کڵێ لە 84.9 باوەڕیان وایە شەقامی کوردی کە دادگاش موسەیەس کراوانی بە سیاسی کراوە. ئەم کەیسانە شەروەها چۆنیان بێ ئەوای ئەهێنەوە بن بۆ نمونە و تۆمەتەیە ڕاستی و دەستگیرکراوە نەکراوە گەرسی خۆڕیکردن بەخۆسی خۆڕیکردن سزاکەی 6 ساڵ نییە، سزاکەی زۆر زیاترە و هەمووان نەزانن. بۆیە بەڕاستی ئێستا باوەڕمان وایە بە شێوەیە ئەوەی پێدەوتە ئینتیقایی چیان پێ خۆشە ئەوە جێبەجێکەن ئەوەشی کە بەکەڵکیان نایە باوەڕم وایە هەتا ئابم شێوە هەڵبژاردەیە بێ چی پێ خۆشە جێبەجێەکەی چیش پێ بەدڵە نییە و بۆ خۆت گرنگ نییە ئەوە ئێمە ئەبێ هەر لە خەو نامێنێتەوە ئەم جەدەلانە هەر لە نخبە ئامێنێتەوە ئەوانەی کە دەسەڵاتدارن هەرگیز گوێ لەم پرسانە ناگرن. یاساناسان پێیان وایە دۆخی دادواری و سەروەری یاسا لە هەرێم لە قەیراندایە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بە ئێستاشەوە کەسی تۆمەتبار لە هەولێرەوە ڕای کردووە بۆ سلێمانی و لە سلێمانیەوە بۆ هەولێر و لە پێچینەوەی لەگەڵدا نەکراوە هەروەها داڵدەدراون بێ ئەوەی دەسەڵاتی دادوەری هیچ هەنگاوێکی یاساییان بەرامبەر بگرێتە بەر. ڕێک لە قەیرانەکەی نێمە یعنی ئەمەم دۆخی ئێسمە پێگەشون کە هیچ تەمە نامان نەئاگر کە بەداخۆی ئێسمە قسەی لەسەرەکەین بەڵێ واقعێکی زۆر خراپە ئەوەی کە سەروەری یاسا لە هەرێمی کوردستانە دۆخێکی زۆر خراپە یعنی کارگەشتوتە ئەوەی کە سەرۆکی حکومەت بە ئاشکرا لە کەناڵەکان ڕاگەرنەوە کۆمەڵە خەڵی گیراون لە بەردەستی دادگا و لە کۆڵینەوە کە بە تۆمەتبار نایبردون ئەوڵێ تاوانبارن یعنی ئەمە هیچ مەجالێ بۆ قەزا و دادوەری نایڵێتەوە کەواتە ئەم دۆسیانە هەمووی ئەومان پێڵێن یعنی ئەگەر جوڵەیەک نەکرێ بە ئاراستی چاکردنی دۆخی سەروەری یاسا بەڕاستی هەمومان تیا زەرمەند دەبین. بەپێی ڕاپرسیەک 84.9 هاوڵاتیان و شەقامی کوردیش پێیان وایە دادگاکان بە سیاسی کراون و مامەڵەکردنیان لەگەڵ جێبەجێکردنی دەقی یاساکان سربەخۆیانە نییە و بە سیاسی کراون. نمونەش ئازادکردنی ئەو سێ تۆمەتبارەی کە چەند ڕۆژێک بەر لە ئێستا ئازاد کران کە بە تۆمەتی هێرشکردنە سەر غالب محەممەد دەستگیر کرابوون و سزادانی چالاکوانانی بادینان و دهۆک و داتاشینی کۆمەڵێک تۆمەت کە بە بڕوای یاساناسان یاسایی نەبوون چونکە ئەوانەی یاسا دەردەکەن دەبێت خۆشیان پابەندی بن نەک تەنها بۆ چینێک یاسا سەروەر بێت و بەشێکی دیکەش بەخشراو بێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.